سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بەڵێنێکی جێبەجێ کرد کە لە مانجی ڕابردوو لە لووتکەی سەرکردەکانی ئەمریکا و ئەفریقا لە واشنگتن بووی. لە 2 هەفتەی داهاتوودا جانێت بێڵن وەزیری خەزەری ئەمریکا دەنێرێتە سەنیگال و زامبیا و باشووری ئەفریقا بۆ بەهێزکردنی پەیوەندی ئابوووریەکان لەگەڵ کیشوەرەکەدا. ئەمە هەنگاوی یەکەمە لە کۆمەڵێک هەنگاوی تری بەشداریکردنی ئەفریقیەکان لە کیشوەرەکەیاندا. پەیامێکی گشتگیریش لە ئارادایە کە دەیانەوێت بیگەێنن ئەویش ئەوەیە کە واشنگتن ئامادەیە ئەوەش تەنها بۆ ئەفریقایەکان نییە بەڵکو بۆ چینیەکان و ڕووسیەکانیشە کە لەگەڵ ئەمریکا و لە بازاردا لە کێبڕکێدان. بەرپرسانی وەزارەتی خەزانەی ئەمریکا دەڵێن مەبەست لەو گەشتە فێربوون و بیرڕائاڵوگۆڕکردنە لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ئەفریقا و سەرکردەکانی کەرتی تایبەت و خاوەنکاران و گەنجان بۆ پتەوکردنی پەیوەندی ئابوووریەکانی نێوان ئەمریکا و ئەفریقا. هێنانەکانی دەرفەتی نوێ بۆ بازرگانی و وەبەرهێنان یەکەم وێزگەشیان سەنیگال دەبێت. چوار بەرهەمهێنەری کاریگەری لۆکە لە جیهاندا وڵاتانی بێنین و بۆرکینا فاسۆ و چاد و مالیە سێ لەو وڵاتانە لە ئێکۆواستان و هەر چواریشان لە یەکێتی ئەفریقادان. ئەمە شتێکی شایانی گرنگی پێدانە سەرڕایتوانەکانیان تەنها بەڕێژەی لە سەدا 3 بەشداری بەرهەمی لۆکەی جیهان دەکەن. ئەم نووسەرە ئەفریقیە کە چەندین کتێبی لەسەر پرسەرجیەکانی ئەفریقا نووسیوە بە تایبەتی لە زامبیا دەڵێت ئەمریکا دەرفەتێک دەبینێت بۆ بەرپەرجدانەوەی کاریگەریەکانی چین لەگەڵ حکوومەتی نوێ کە بەلایەنگری ڕۆژئاوای دادەنێت. وەک حکوومەتێک لێی دەڕوانن کە لە چین بێزار بێت. یەکێک لە بوارەکانی ئەگەری هاوکاری دەستبەجێ بریتە لە داڕشتنەوەی قەرزێکی 6 میلیارد دلاری کە زامبیا قەرزداری چینە. لە بیریشمان نەچێت لە سەدا 25 بەرهەمی ناوخۆی وڵاتەکەش پێک دێنێت. لە ساڵی 2020 زامبیا بۆ یەکەم وڵاتی ئەفریقا لەسەر وەختی پەتاکە کە قەرزەکەی نەداوەتەوە. بەڵام هاتسن دەڵێت قەرزەکانی زامبیا بۆ چین بێت یان دامەزراوەداریەکانی تر دواکەوت بوو. زامبیاش تاکە وڵاتی ئەفریقا نیە کە بارگرانی قەرزەکانی لەسەر بوو بێت. غانا کە وڵاتێکی دیکەی سەرکەوتوی ئەفریقایە قەیرانی بەرزبوونەوە بەخۆوە دەبینێت. واش دەڕوانن کە واشنگتن لە بەشێکی بەرپرسیارە. پێمان خۆش بێدیان نا وا دەڕوانن کە واشنگتن کۆنتترۆلی دامەزراوە نێودەوڵەتەکانی بانکی نێودەوڵەتی و سنووقی دراوی نێودەوڵەتی کردووە کە ڕێوشۆنی خۆپارێزیان لە وڵاتانی ئەفریقا گرتوۆتە بەر. هەروەها ڕێژەی سوودی قەرزە نێودەوڵەتیەکانی بۆ ئەفریقاش بەرز کردوتەوە. ڕخنەیشیان لە قەرزەکانی چین و رووسیاش گرتووە کە لە دەرەوەی سیستەمی فرەلایەنی وەریان گرتووە. وەزیری خەزانەی ئەمریکا لە لووتکەی زامبیا لە مانجی ڕابردوودا لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتەدا کۆبۆ و پێڕاگەاندووە کە بە خۆشحاڵی و قسە لەسەر ڕۆڵی دامەزراوەداراییە نێودەوڵەتیەکان دەکەن لە پشتیوانیکردنی بژانەوەی ئابووری زامبیا و پێویستی کارکردن لەسەر چارەسەرکردنی قەرز بۆ زامبیا لە چوارچێوەی هاوبەش دەستپێشخەرەکەش لەلایەن گروپی 20ەوە پشتگیری لێکراوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ماریام دیالۆ لە واشنگتنەوە.